پرسییم مەراسیمی بەیانی جەژن لە سلێمانی چۆن بەڕێوە دەچێت؟ سڵاو لە ئێوە لە بینەرانی بەڕێز لە ئێستادا پیرۆزبایی جەژن لە سەرجەم خەڵکی کوردستان و مسلمانانەکەین لە ئێستادا لە ناو شاری سلێمانی هاوڵاتیان بۆ جەژنە پیرۆزە و گەردنازایی ئەگەڕێن بەسەر ماڵەکان و دراوسێ و قەوم و خزمانی خۆیان. من ئەچمە لای مامەسای بەڕێز لێرە لەگەڵمانە لەگەڵ کۆمەڵە پیاوی ئەم گەڕەکە جەژنە پیرۆزەکەن. مامەسا سڵاو لێبێ ئەگەر پێم بڵێ جەژن جەژنی تەبایی و ئاشتی و خۆشی و ئەوەیە کە گەردنی یەکتری ئازاکەن. پەیامی تۆکو مامەسایەکی ئاینی و لەگەڵ ئەم پیاوە بەڕێزانای پەیامی تۆ چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله أجمعين. پێشەکی پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە هەموو مسلمانانی جیهانێکم داواکارم لە خوای گەورە و مێهرەبان ئەم جەژنە بکاتە کلیلی کردنەوەی ئاشتەوایی لە هەموو سەرانسەری دنیا بەتابێت لە کوردستانی خۆشەویستە. داواکارم لە هەموو لایەک و بەتایبە ئەو کاربەدەستانە و ئەو مەسوولانە و ئەو حزبیانە و کە خۆیان بە مەسوول و وەرپرسی وڵات دەزانن ئەو خوڕەوەشتە بەرزەیە کە لە پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام پیادە بووە و خوای گەورە لە ئاەتێکا بەسێکا و کە ئەفەرمێ فەبما ڕەحمەتی من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. بە پێغەمبەر ئەفەرمێت تۆ ئەگەر ئەوەنە دڵ ئارام نەبوایت، ئەو نەخۆشەویست و لەسەر خۆ نەبوایت، ئەو نە بەڕەحم و بەزەیی و بە مێهرەبانی نەبوایت لەگەڵ ئەوانەیە کە دوشمنکاریان لەگەڵ توا کرد، لەوەگەڵ ئەوانەیە کە لە مەککە دەریان کردی بەرەو مەدینە ناردیتیان، بەڵام لەگەڵەوەی کە دڵی تۆ پڕی بوو لە نور و لە هێمنی و ئاسایش تۆ هەمویانی عەفو کرد. جا من داوام ئەوەیە، تکام ئەوەیە، ڕجام ئەوەیە لە هەموو برایان لە هەموو مەسوولین ئەو خوڕەوەشتە بەرزەی پێغەمبەر کە خۆیان بە مسلمانە زان و زۆریان هەیە ئەڵێ من نەقشبەندی واتە ئەو ڕێبازای پێغەمبەریان گرتووە سەڵ سەلەم دەکە ئەو ڕێبازە گرتووە دەبێ سونەتەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خۆتا پیادەکە و ڕۆشنی کەدەوە لە خۆتا دەستی ئاشتەوایی، برایەتی، خزمایەتی، کەسایەتی بەرامبەر بە ڕەفیقەکان تووە ئەوانەی کە لەگەڵتن، ئەوانەی کە لەگەڵنین ئەڵی لەگەڵ منی دێتەوە بە قدووە وەرە دەستی برایەتی درێژکە چونکە ئیسلام ئەمرمان پێکا. بمانەوێ نەمانەوێت لە کوردستانە 195 ئەگەر خوارد ژوورتریش نەبێ میلەتی کورد مسلمانە، میلەتی کورد مسلمان هەموو کاتی ئاشتەوایی خواستووە. وەڵڵی قەت شەڕ بە شەڕ کۆتایی نایە ئللا شەڕ ئەبێ بە ئاشتی کۆتایی بێ. هاوڵاتیی کاک شێخەگەر بێت ئێرە جەژن پیرۆز بێ پەیامی تۆ ئێوە ئەگەڕێن بەسەر هاوسێ و قەم و کەسوکاری خۆتانە و گەردنازایی ئێوە بۆم جەژنە چیتانێ بۆ کۆی خەڵکی کوردستان؟ بێگومان دیارە جەژن پیرۆزە لە هەموو لایەک لە هەموو هاوڵاتیشی مسلمان بە تایبەتی کوردستان هاوڵاتیانی کوردستانی خۆشتان نەزانن جەژن بۆنەیەکە کە هەموو گەلانی مسلمان بە تایبەتی تایە داوای تەبایی ئاشتی پێکەوە ژیانەگەن. ئێمە لە کوردستانی خۆمانە بەڕاستی دوای هەموو قەیران و بارودۆخە هاتوتە پێشەوە تەمە ناکەین ئەم جەژنە بێتە هەوێنێک بۆی سەر لە نییە هەمومان پێکەوە دوای هەموو گۆڕانکاریانی کە ڕوویدا لە ماوانەی پێشوا بە تایبەتی دوای هەڵبژاردنانە هەموو لایەنە سیاسیەکان هەموو تاکانی کورد بەیەکەوە پێکەوە یەکدەست بۆ تێپڕکردنی ئەم بارودۆخە دەست لە ناو دەستا بەرەوەی بتوانین بەیەکەوە زۆربەی کاروانەکە بەڕێکەین و بتوانین شتی باشتر بۆ کورد بەدەستبێن. سڵاو لێ بخۆم بارشکە جەژنی پیرۆز بێ هاتی دەرە نقڵێنەوە بۆ میوانەکانی چی ئەڵێ بە میوانەکان و بە خەڵکی وەڵڵا ئەسڵم هەموو ساڵێک بە خۆشی بێت بە شادی و خۆشی بە ئاشتی ئیشەڵڵا ساڵێکی خۆش و پڕ بەڕێگەرە بێت بە ئیزنی خوای گەورە. تۆ پێم بڵێوە هاوڵاتێ بێت تێرە ئەم هاوڵاتیانەی کێسا بەیەکەوە ئەگەڕێن ئەمە جەژنی ڕەمەزان بە تایبەت جەژنی ئاشتەوایی و جەژنی گەردن ئازادی و ئەو جەژنەیە کە مسلمانان دوای مانگێک ڕۆژ بوون هاتوون پیرۆزبایی لە یەکتیەکەن. پەیامی تۆ چی؟ دووبارە جژنە پیرۆزە لە سەرجەم مسلمانان بە تایبەتی گەلی کورد دەکەم. هیوادارم جەژنەکە جەژنیشی خۆش و شادی بێ بۆ هەموو گەلی کورد. ئیشەڵا داوا لە برایانی بەرپرسانی ژەکەین
ئەم جژنە هەل لە بقۆسنەوە بۆ ئەوەی تەبایی و یەکگرتووی لەناو خۆمانە دروست بکەینەوە. بەڵێ ئەوەی کە هەیە وەکو مامۆسای بەڕێز و هاوڵاتیان باسییان کرد لێرەوە وێڕای پیرۆزبایی لە خەڵکی کوردستان و مسلمانان داواژەکەن لە بەرپرسان کە دەست لە ناو دەست وەکو کاکشێخ فەرمووی بۆ ئەوەی کە چیدی ئەم ناکۆچی و ئەم کێشمەی نێوانیان نەمێنێ و چارەسەری بکەن تاکو ئەم میلەتەوە ئەم وڵاتەش بەحەسێتەوە و لە ژێر سایی ئەم هەموو هێزە سیاسی کە خۆیان کردو بە ڕیشسپی و دەمسپی ئەم وڵاتە بحەسێنەوە ئیتر ئەم کێشانش کۆتای بێواتە ئەم جەژنە داواکاری خەڵک تەنا ئەوەیە تکایە لانە سیاسەکان ڕێبکەون باچی دی ناکۆچیەکان پەرە نەسێنێ و نەبێتە ئاگر بۆ ئەم میلەتە. بەڵێ سپاس بۆ عەبدوڕەحمان ئەبوبەکر پەیامنێری کێنێن.